بەخێر بێن بۆ ئەم کۆڕە دیارە ساڵۆنی ئەم جارەی کوردستانی نوێ یاخود ئەو کۆڕی ئەم جارەی ساڵۆنی کوردستانی نوێ تایبەتە بە ناساندن و بڵاوکردنەوەی یەکەمین گۆڤاری تایبەتمەند بە پرسی پەروەردە و هۆشیاری میدیایی بە ڕێزانەم گۆڤارە لەلایەن ڕێکخراوی چاودێری میدیای کوردی چەمکەوە دەردەکرێت و لەلایەن بەڕێز دکتۆر شوان ئادەم ئیڤیسەوە سەرنووسەرێتی بەڕێزان دیارە پرسی پەروەردەی میدیایەکێکە لەو بابەتە گەرمانەی کە هەمیشە لەلایەن پسپۆڕانی بواری میدیا و توێژەرانی بواری میدیا گەنگەشە کراوە بەو پێیەی کە لە دوای سەرهەڵدان و گەشە سندنی ئەوەی پێی دەوترێ میدیای نوێ و شۆڕژی دیجیتاڵی ئەم بابەتە بۆ بە پرسێکی گەرم بووە بە زەرورەتێکی حتمی لە کۆمەڵگای مرۆڤایەتیدا دیارە لە هەرێمی کوردستانیش هەوڵی جدی نراوە بۆ ناساندنی ئەم بابەتی پەروەردە و هۆشیاری میدیایی و لە چەند ساڵی ڕابردووشدا لەلایەن کۆمەڵێک لە ئەکادمیستانی شارەکانی هەرێمی کوردستان هەوڵی ئەوە درا کە پرسی پەروەردەی میدیایی وەکو وانەیەک وەکو منهەجێکی خوێندن لە ناوەندەکانی خوێندن بخوێنرێ بەڵام دیارە بێئەنجام بوو بۆیە هەر لەو سۆنگەیەوە ئەم گۆڤاری دەرگاوان کە گۆڤارێکی وەرزی تایبەتمەندە بە بواری پەروەردە و هۆشیاری میدیایی یەکێک لە ئامانجەکانی بریتیە لە ڕوونکردنەوە و شیکردنەوەی بابەتی پەروەردە و هۆشیاری میدیایی لە ڕووی شێوە و ناوڕۆکەوە زۆربەی لایەنەکانی ئەم پرسە لە گۆڤارەکەی خراوتە ڕوو کە ئێستا پێم وایە لە بەردەستاندایە و یەکێکی دیکە لە ئامانجەکانی ئەم گۆڤارە ئەوەیە کە گۆڤاری دەرگاوان ببێت بە سەرچاوەیەکی زانستی بۆ خوێندکاران و فێرخوازانی بواری میدیا هەر لە قۆناغەکانی دیبلۆم و بەکالۆریەس و تەنانەت ماسەر و دکتۆراش بۆ پێی کە لە ڕێگای 12 دەرگاوە کە لە گۆڤارەکەدا هەیە کۆمەڵێک بابەتی گرنگ و ژێنراوە لەوانە خوێندنی پەروەردەی میدیایی هۆشیاری میدیایی تێز و توێژینەوەی میدیایی مژار و مێزگردی میدیایی هەڵبژاردە و هەڵسەنگاندنی میدیایی دۆز و دۆسەی میدیایی کاریکاتێر و تەنزی میدیایی پرۆژە و چالاکی میدیایی چاپکرا و بەرهەمی میدیایی لەگەڵ وشەدان و فەرهەنگی میدیایی دیارە بەڕێز کاک دکتۆر شوان لای بەشێکی زۆرتان ناسراوە من حەز ناکەم سیڤەکەی بە تەواتی بخەمە ڕوو بەڵام هەندێک تیش دەخەمە سەر کار و چالاکیە زانستی و پیشەیەکانی دکتۆر شوان ئادەم ئەیڤس دامەزرێنەر و سەرۆکی ڕێکخراوی چاودێری میدیای کوردی چەمکە کە ڕێکخراوێکی ناحکومی قازانجنەویستە و لە ساڵی 2017 لەلایەن کۆمەڵێک لە ئەکادمیستانی هەرێمی کوردستانەوە دامەزراوە سەرنووسەری گۆڤاری دەرگاوانە کە تایبەتمەندە بە پرسی پەروەردە و هۆشیاری میدیایی خاوەنی دەیان و تار و بەداداچوون و چاوپێکەوتن و گۆشەی ڕۆژنامەوانی و توێژینەوەی زانستی بڵاوکراوەیە خاوەنی بڕوانامەی دکتۆرای لە کولتورەکانی ڕۆژنامەگەری و پاراستنی سیاسەتی تایبەتمەندێتی لە زانکۆی نۆتینگهام ترێند لە بەریتانیا خاوەنی دەیان ساڵ ئەزمموی پیشەی و ئەکادیمی و پسپۆری ڕێسا پیشەیەکانی ڕاگەاندن و مامۆستای وانەبێژە لە زانکۆکانی هەڵەبجە و پۆلیتەکنیکی سلێمانی خاوەنی 5 کتێبی چاپکراوە لەبارەی ئیتیک لە ڕۆژنامەوانی کوردیدا ماوی ژیانی تایبەت لە یاسا و ئیتیکی ڕۆژنامەگەریدا کورد و پرۆسەی گەیاندن کولتورەکانی ڕۆژنامەگەری کوردی ئازادیەکانی دەربڕین و ڕۆژنامەگەری لە هەرێمی کوردستاندا حەز ناکەم زۆر لە کاتەکەی دکتۆر شوان بگرم ئێستاش بە بەڕێزام فەرمێ بۆ ناساندنی زیاتری گۆڤارەکەی زۆر سوپاس جارێکی تر بەخێراتنتان ئەەکەم لە پندێکی پێشنان هەیە کە ئەڵێ دیاری شوان ئاڵەکۆکە بەڵام لە ساتەوەختی دەچوونی ئەم گۆڤارەوە بێ بڵێن دیاری شوان دەرگاوانە نەک ئاڵەکۆک هەڵبەت دەرگاوان گۆڤارێکی وەرزی تایبەتمەندە بە پەروەردەی میدیایی ڕەنگە یەکێک لە پرسیارەکان کە بەردەوام ئاڕاستەمانەکرێ ئەوە بێ بۆچی دەرگاوان بۆچی ئەم ناوەتان هەڵبژاردووە دەرگاوان هەڵبەت لە زمانی عربیە بە حارس البەوابە و لە زمانی ئینگلیزیە بە گەیتکیپە هاتووە کە بەس لێ ئەو کەسێ یا ئەو فلتەرەیە کە ڕێگا ئەدا یا ڕێگە ئەگرێ لە بڵاوبوونەوەی بابەتێک کە چاپ بکرێ یا بەرهەم بێنرێ یا پەخش بکرێ ئێمە بە هەستکردنمان بە لە واقعی میدیای کوردیە
بەشێکی زۆری میدیاکان تا ڕادەیەکی زۆر ئەوەی کە پێی وترێ فلتەر ئەوەی پێی وترێ دەرگاوان ڕۆڵ و بەها و بایەکی نادیدە گیراوە یاخود وەکو پێویستیشی لەسەر ناکرێت بۆیە یەکێ لە ئامانجەکان لە ناونانی گۆڤارەکە بە دەرگاوان ئەوەیە ڕۆڵ و بەها و بایەکی دەرگاوانی میدیایی زیندوو بکرێتەوە و میدیاکان هان بین بۆ ئەوەی کە ئیش بکەن لەسەرەوەی کە چۆن دەرگاوانەکانیان وەکوڵێ پتەوترکان باشتر ڕەچاوی ئەو بابەتانە بکەن کە چاپیەکەن یا بەرهەمیێنن یا بڵاویەکەنەوە هەڵبەت دەرگاوان یەکێ لە ئیشەکانی ئەوەیە کە لە ڕوانگەی پیشەییەوە لە ڕوانگەی پێوەرەکانی ڕێسا پیشەیەکانی ڕاگەاندنەوە هەندێک بابەت هەندێک پرز هەیە کە ڕەنگە نەگونجاو بێ و دژ و پێچەوانە بکەوێتەوە لەگەڵ ئاینی زۆرینەی کۆمەلگایە لەگەڵ دابوونەریتی زۆرینەی کۆمەلگایە لەگەڵ یاسابەرکارەکانی کۆمەلگایە لەگەڵ ئەو پێوەرانەی کە کۆمەلگا کۆدەنجی هەیە لەسەری بڵاوی کاتەوە و حکمی ئەوەی میدیا ئیش لەسەر دیاردەکە نەک لەسەر حاڵات بۆیە ئەبێ لە کاتی بەرەمێنانە لە کاتی چاپکردنا لە کاتی پەخش و بڵاوکردنەوەی ڕەچاوی پێوەرەکانی ڕێساپیشەیەکانی ڕاگەاندن بکە و ڕەچاوی ئەو یاسابەرکارانە بکە کە لەو شوێنە و لەو جوگرافیایی کە بەرهەمی ئێنێ و لە ئێستا گفتوگۆیەکی جدی هەیە لەسەرەوەی ئایا دەرگاوان زەڕورە بە تایبەت کە ئێمە لە سەردەمی ئینتەرنێت و بڵاوبوونەوەی تۆڕە کۆمەڵایەتەکانە ئەژین بە تایبەت ئینتەرنێت هیچ سنوورێکی نێشتێتەوە هیچ دەرگایەکی نێشتێتەوە هیچ بوارێکی بۆ ئەو نێشتێتەوە کە تۆ بتوانی کۆنتڕۆڵکەی یا بە جۆرە لە جۆرەکان چاودەری بکەی ئەوەی کە تۆ ئەتوانی لە دەستگایەکی ڕێگە پێدراوی ستافدارە کە باڵێن بە کۆمەڵێ مناسبی جیاوازی هەیە ئەگەر ڕۆژنامەیە وەرگرین بۆ نمونە سەرنووسەری هەیە جێگری سەرنووسەری هەیە بەڕێوەبەری نووسینی هەیە ئیدیتەری هەیە پەیامنێری هەیە ئەو کەسێک کە هەواڵەکەت پێگەێنێ بەم فلتەرانەیە هەموو ئەڕوا ئەنجاوەکو ئەگەر بەرهەمێک بڵاو ببێتەوە یاکوت بڵاو نەبێتەوە بەڵام لە ئینتەرنێتدا یا لە تۆڕە کۆمەڵایەتەکانە ئێستا هەموو فلتەرەکە بۆتە ئاسی تێگەیشتن و پێگەیشتنی ئەو کەسەی کە تۆڕە کۆمەڵایەتەکە بەکارهێنێ هەندێک هەیە ڕەنگە ڕۆژنامەوان نەبێ لە هیچ نێوەندێکی ئەکادمیان نەیکرێن بێ بە هیچ کولێکی ڕۆژنامەوانیان نەڕۆشت بێ و ئاگاداری پێوەرەکانی ڕێساپیشەیەکانی ڕاگەاندن نەبێ ئاگاداری یاسابەرکارەکان نەبێ کە چی تۆمەتە چی جنێودانە چی ناوزڕاندنە چی دەزوەردانە بۆ نێوژانی تایبەتی کەسەکان چی دژایەتیکردن و سوکایەتیکردنە بە سمبولە ئاینەکان بە سمبولە نەتەوەیەکان و کۆمەڵی تاوانی دیکە کاچێتە چوارچەوی تاوانەکانی چاپ و بڵاوکردنەوە ڕەنگە ئاگاداری ئەمانە نەبێ بەڵکو بەپێی ئەو باگراوندا فکری و معریفی و کولتوری کە خۆی هەیەی چەنە لی تێبگاوە چەنە هەزمی کە ئیش لەسەرەوەکە و پەیامەکانی بڵاوە کاتەوە و ئێمە لە ڕێگەی ئەم گۆڤارەوە بەڕاستی ئەمانەوێ جگەلەوەی کە ئاگادارین بەوەی کە ئینتەرنێت بەو هەموو خزمەتگوزاریانەی هەیەی و مۆبایلی زیرەک بۆ هەموو ئۆپلیکیشنانی کە هەیەی و ئاسان نییە چاودەری بکرێ و ئاسان نییە کۆنتڕۆڵ بکرێت چ لە ڕووی یاساییەوە چ لە ڕووی پیشەییەوە بەڵام هێشتا ئێمە لەگەڵ ئەو ئاراستەیەن کە ئەگەر ئازادی بەرپرسارەتی لەگەڵان نەبێ بەرپرسارەتی پیشەیی بەرپرسارەتی یاسایی و جۆرێک لە بەرەڵایی دەربڕین و جۆرێک لەوە دروزە بێ کە ئەچێتە چوارچەوەی خانەی ڕۆژنامەگەری ڕووزەردەوە و پەیامەکانی پەیامێکی ڕووسورانە نابن بۆ وەرگرەکانی و ناگەنە وەرگر بە شێوەیەکی دروست. ئەمە یەکێک لە هۆکارەکان بەوەی کە بۆچی ئەمە ناومان ناوە دەرگاوان و ئامانجمان لە ناونان و بارزکردنی ئەم ناوە چییە بۆ ئەوە ئاگەڕێتەوە کە وتمان ڕۆڵ و بەها و گرنگی دەرگاوان لە نێو دەستگا میدیایەکاندا ببوژێتەوە و ئیشی لەسەر بکرێ. هەر لەم ژمارەیەدا کە یەکەم ژمارەی خۆناساندنە 12 دەرگامان هەیە وەکۆەوەی کە 12 دەرگاوانمان هەبێ ئیشان لەسەر بکەین کە ئێمە بە زەڕورمان زانیوە هەڵبەت بوار و کایی دیکەشەیە کە پێویستە ئیشی لەسەر بکرێ. یەکێ لەو دەرگایانە دەرگای خوێندن و پەروەردەی میدیایە کە ئەم چەمکە بەڕاستی لە ساڵانی هەفتاکانی سەدەی ڕابردووەوە زۆر بەچڕی لە وڵاتانی ئەوروپا و خۆراوە ئیشی لەسەرەکرێ کە میدیا بە حکمی ئەوەی کە بووە بەشێک لە ژیانی ڕۆژانەمان هەر یەکەمان ئێمە بمانەوێ یان نەمانەوێ
بە جۆرە لە جۆرەکان ئامڕازێکی میدیایی بەکاردێنی و ئەم ئامڕازە میدیایە هەم ئەتوانێت بە ئاڕاستی باش بەکاربێنرێ هەم بە ئاڕاستی نێگەتیڤ و نەرێنیە بەکاربێنرێ بۆیە چۆنەتی مامەڵەکردن لەگەڵ ئەم ئامڕازە پێویستی بە پەروەردەکردن هەیە پێویستی بە خوێنەواری هەیە هەڵبەت خوێنەواری ئێمە هەر ئەوە بە نظری عتیبات وەرناگرین کە کەسێک توانای نووسین و خوێندنەوە و تێگەیشتنی هەبێ بەڵکو ئەبێ ئاستی خوێنەوارەکەی هێندە بەرز بێ کە لەو کۆدا نەوترا و نەبیسترا و نەدیتراوانەی کە لە پەیامەکانەوە لە ڕێگەی زمانی دەربڕینەوە لە ڕێگەی زمانی جەستەوە ئاڕاستا ئەکرێ ئێمە لێیان تێ بکەین و ئیشان لەسەر بکەین بۆیە بەشێک لەوەی کە لە ئێستاە وەکۆڵێ ئیشی لەسەرەکرێ ئەوەیە کە چۆن پەروەردەی میدیایی بکرێتە پرۆگرامێک لە قۆناغەکانی بەر لە چوونە قوتابخانەوە لە باخچەکانی ساوایانەوە دەست پێکە بە قۆناغی سەرەتایی تا ئاگاتە قۆناغی بەر لە چوونە زانکۆ و پەیمانگاکان ئەم بابەتە بخوێنرێتە لە کوردستانە بەداخەوە نێوەندەکانی پەروەردەکردنی ڕۆژنامەوان ئەگەر ئێمە چوار کوچکەیەک دابنین بەوەی کە پرۆگرامی خوێندن مامۆسا و ژینگەی خوێندن لەگەڵ خوێنکارە ئەگە چوار کوچکەیەک بن ئێمە یەکێک لەو بوارانەی کە سەر پرۆگرامی خوێندنە بەڕاستی پرۆگرامی خوێندنی میدیایی لە نێوەندە ئەکادمیەکاندا وەکو پێویست نییە و باش وەکۆڵێ ئیشی لەسەر نەکراوە باش دانەڕێژراوە و باش ئامادە نەکراوە جگەلەوە ئێمە وەکو وتمان ئەم پرۆگرامە هەروەک ئەم ساڵ لە چوارچێوەی سیمپۆزیۆمێکی هاوبەشی ڕێکخراوی چاودێری میدیای کوردی و بەشی ڕاگەیاندن لە زانکۆی هەڵەبجە کە ڕێکخراوێکی لە ڕاستپاردەکانی ئەوە بوو کە پەروەردەی میدیایی ببێتە منهجێک وەکوتم لە قۆناغەکانی بەر لە چوونە قوتابخانە تاوەکو بەر لە چوونە زانکۆ و پەیمانگاکان بخوێنرێ و ئاڕاستی هەرێک لە وەزارەتەکانی پەروەردە خوێندنی باڵا ڕۆشنبیری کراوە بۆ ئەوەی بیری لێ بکەنەوە و ئیشی لەسەر بکەن بەتایبەت لە ئێسایە کە پرۆژە یاسایەک لەنێو پەرلەمانی کوردستانە هەیە بۆ پەروەردە و فێرکردن ئێمە یەکێک لە پێشنیازەکانمان ئەوە بووە کە بچێتە ئەو چوارچێوەیەوە دەرگایەکی دیکە کە دەرگاوان ئیشی لەسەرەکە بواری ڕێنمایی و هۆشیاری میدیاییە کە ئێمە بەڕاستی بەشێکی زۆری ئەوانەی کە بەنەوەی نوێ ڕۆژنامەوانان ناسراونیا بە و نەوە خوێنەوارەی کە ئێستا لە نێوەندە ئەکادمیەکانی وەکو زانکۆ و پەیمانگاکانە لە بەشەکانی میدیا ڕاگەیاندن دیجیتال میدیا ئەخوێنن هیچ سەرچاوەیەکی باڵێن باوەڕپێکرا و زانستیان لە بەردەستان نییە کە بە زمانی کوردی بتوانن سوودی لێوەرگن زۆر جار کە پرسیارمان لێیەکە نێمە سەرچاوەیەکیان پێ پیشانەیەین خوێندکارەکان بە زمانەکانی دیکە گرفتی تێگەیشتنیان هەیە لەبەرەوەی جگە لە زمانی شیرینی کوردی هیچ زمانێکی دیکە نازان بۆ یەکێ لە ئامانجەکانی ئەم گۆڤارە ئەوەیە ببێتە سەرچاوەیەک بۆ نەوەی نوێ ڕۆژنامەوانان یاخود بۆ خوێندکارانەی کە لەو بەشانە ئەخوێنن و لەوەیە ئەو ڕێنمایانە بڵاو بکرێنەوە کە چۆن ئەبنە بێژەرێکی سەرکەوتو چۆن ئەبنە پەیامنەرێکی سەرکەوتو چۆن ئەتوانن بە شێوەیەکی دروستی پیشەیی پەیامێک بەرهەم بێنن و چۆن هەواڵێک داڕێژن و چۆن ژانەکانی دیکەی ڕۆژنامەوانی ئیشان لەسەر بکەن بەو شێوە دروست و پیشەیی کە بوارەکە یا ستانداردەکانی پیشە ڕۆژنامەوانی دەیخوازێ. بوارێکی دیکە یا دەرگایەکی دیکە کە دەرگاوان ئیشی لەسەرەکە تێز و توێژنەوەی میدیاییە ئێمە خۆتان نەزانین لە دوای ڕاپەڕینی 1990 کە ئاڕاستەی میدیا لە هەرێمی کوردستانی عێراقا گۆڕا لە میدیایەکی وەکۆڵێت تاکجەمسەری حزبی باسی عەربی ئیشتراکیەوە بۆ جۆرێک لە کرانەوە و فرلایەنی میدیایی و فرلایەنی حزبی و پێی یاسای ژمارە 7 حزبە کوردستانەکان کە ئێستا ڕێکخراوێکی سیاسی بۆی هەیە میدیای خۆی هەبێ جۆرێک لە کرانەوەی میدیایی هەیە فرلایەنی میدیایی هەیە بەڵام ئەم میدیانەی کە هەیە گرفتیان هەیە لە بەرهەمێنانە گرفتیان هەیە لە چاپکردنا گرفتیان هەیە لە پەخشکردنە کە ڕەنگە بە شێوەیەکی دروست نەتوان ئەو پەیامانەی کە هەیەە بەرهەمی بێنن یا بڵاویکەنەوە لەم گۆڤارەدا بەشێکی دیکە ئیش لەسەر ئەو گرفتانە کەن کە لە میدیای کوردیە دروست بوون لە بەرهەمەکانیان لە جەماوەریان لە چۆنێتی بڵاوکردنەوەی پەیامەکانیان و توێژنەوەیان لەسەرکراوە بۆ نمونە هەر لەم ژمارەدا ئێمە دیاردەیەکی تازەی وەکو ڕۆژنامەگەری مۆبایل هەیە کە بەهای هەواڵ لەنێو ڕۆژنامەگەری مۆبایل توێژنەوەیە کە تیشکی خراوەتە سەر یاخود ڕۆژنامەگەری بنکۆڵکاری کە بوارێکی دیکەی میدیای نوێیەوە لە ئێستا زۆر بەربڵاوە ئیشی لەسەرەکرێەوە لەم بوارەیە هەم ڕێنمایی هەم زانەری پێویستی لەبارەوە خراوەتە ڕوو تەوەرێکی دیکە یاخود بابەتێکی دیکەی ئەم گۆڤارەکە ئیشی لەسەرەکە مژار و مێزگردی میدیاییە و لە یەکەم
مێزگردا مژاری خوێندن و پەروەردەی میدیایی لە هەرێمی کوردستانە گەنگەشە کراوە لە ڕوانگەی پسپۆڕانەوە دیدگا جیاوازەکان خراوەتە ڕوو کە بۆچی ئاسی پرۆگرامی خوێندنی میدیایی لە نێوەندە ئەکادمیەکان بەتایبەت لە پەیمانگە و زانکۆکاندا وەکو پێویست نییە وەچی ڕێگرێت لە بەردەمەوەی کە ئەپدەیت بکرێتەوە و گۆڕانکاری تیا بکرێەوە بەشێک لەو زانیاری و لەو گۆڕانکارە نوێیانەی کە لە دنیای هاوچەرخا هەیە بخوێنە نێو پرۆگرامەکانی خوێندنەوە لە نێوەندە ئەکادمیەکانە بخوێنرێ و خوێندکارانی دەچوو بەشەکانی ڕاگەیاندن هەموو جارێ ئەو وتەیە لەسەر زاریان نەبێت کە ئێمە ڕاستە بەشی ڕاگەیاندنمان خوێندووە بەڵام ناتوانین هەواڵێک دابڕێژین ناتوانین لە کەناڵێکی میدیاییە بە شێوەیەکی عملی ئیش بکەین کە بەشێک لە خەلەلەکە ڕەنگە بگەڕێتەوە بۆ پرۆگرامەکان و بەشێک لە خەلەلەکە ڕەنگە بگرێتەوە بۆ ئەوەی کە لە هەرێمی کوردستانە تا ئێستا وەکو پێویست تاقیگەی میدیایی ئەوەی کە پێی وترێ میدیا لاب وجودی نەبێ یا ئەگەر هەش بێ وەکو پێویست ئەو ئامرازە پێویستانی بۆ جانبی پراکتیکی پێویستن لە نێوەندە ئەکادمیەکاندا بەکار نەهێنرێن یا خوێندکاران وەکو پێویست سوودیان لێوەرنەگرن. دەرگایەکی دیکە کە هەر لەم ژمارەی گۆڤاری دەرگاوانە ئیشی لەسەرکراوە دیدار و دیفچوونی میدیاییە بۆ ئەو کێشە و گرفتانەی کە لە واقعی هەرێمی کوردستانە هەیە لە ڕووی میدیاییەوە بۆ نمونەیەکی لەو کێشە سەرەکیانە ماوەیەک لەمەوە پێش ئەبینی هەر کەسە و 4-5 کەس لەگەڵ خۆیدا کۆوەکاتەوە سەرچاوەیەکی دارایی دەزەکەوێت و دەستگایەکی میدیایی دامەزرێنێ زۆربوونی دامەزراوەکانی میدیا لە هەرێمی کوردستان تعبیرە لە ئازادی دەربڕین و ڕۆژنامەگەری لە هەرێمی کوردستانە یاخود جۆرێکە لە فاوزا و جۆرێکە لە کەمکردنەوەی بەهای ئەو بابەتانی کە تێیە بڵاو بکرێتەوە. ئایا یەک بیر و بۆچوون لە دەستگای جیاوازەوە بڕوا یاخود دا بیر و بۆچوون لە یەک دەستگاوە بڕوات و ئیش لەسەر پێ کامیان باشەوە کامیان خاڵەتی بەرزترە بێ و زۆربوونی ئەم دەمەزراوانە ئایا بە جۆر لە جۆرەکان دابشکردنی تاقە و سەرچاوی مرۆیی نییە. بابەتێکی دیکە یا دەرگایەکی دیکە کە ئیشی لەسەرکراوە لە دەرگاوانە هەڵبژاردە و هەڵسەنگاندنی میدیاییە بۆ ئەو با بڵێن نمونە نائیتیکی نایاسایانەی کە لە میدیای کوردیە چاپ و پەخش و بڵاوکرێنەوە لێرەدا هەڵسەنگاندنیان بۆ کرێ و ئیشیان لەسەرکرێ. دەرگایەکی دیکە ڕاز و ڕێبەری میدیاییە ئێمە ئەگەر دقەتان نابێت لەسەر وەختی دروستبوونی شەڕی داعش لەگەڵ پێشمەرگەیە بەشێکی زۆری کەناڵەکانی میدیایی بە حکمێوەی ئەزمموی شەڕی با بڵێن میدیای جەنجیمان نەبوو یا پەیامنەری جەنجیمان نەبوو زۆر ئاگاداری وردەکارەکانی ڕۆماڵکردنی بەرەکانی جەنگ نەبوون زۆر جارە چوون لەگەڵ قاعدێکی ئەسکەری قسەیان نەکرد وە قاعدە ئەسکەرێکە لەبەرەوەی هیچ وەکۆڵە هۆشارێکی میدیایی و یاسایی نەبوو بە ئارەزووی خۆی ژمارەی هێزەکانی پێشمەرگە ژمارەی چەک و اتفاقەکانی و سەرچاوەکانی و پلانەکانی ئاشکرا کردوە زۆر جار هێزەکانی دوژمن لەوانە داعش سوودی لەم پەیام و ڕۆماڵە زیندوانە وەرەگرت کە لە نێو کەناڵەکانی ڕاگەیاندنەوە ئەڕۆژ بۆیە ئێمە بڕیاری ئەومان ناوە لە هەر ژمارەیەکی ئەم گۆڤارەدا ڕێبەرێکی میدیایی ئەگەر وەکۆڵێ هەبێ تەرجمەی کەم بۆ زمانی کوردی بە تایبەتەوە ڕێبەر میدیایانەی کە لەلایەن یونسکۆ و لەلایەن دەستگا معتەبەرەکانی میدیا و لە دنیا دەرەچێت یاخود ئەگەر خۆمان لە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی لە کوردستانە ئیشیان کردبێت لە بوارەیە ڕێبەریان بەرهەمهێنابێ وەکەوەی کە ئێمە لە یەکەم ژمارەدا ڕێبەرێکی پەیمانگەی کوردی بۆ هەڵبژاردنمان دابەزانووە کە بە ناوی ڕێبەری ڕێگرتن لە هەندانی تونند و تیژی لە دەستگاکانی میدیای کوردیە کە کۆی ئەو وشانەی لە میدیای چاپکرا و پەخشکرا و دیجیتاڵی کۆ کردوەوە نزیکەی 163 وشەیە کە بۆنی تونند و تیژی لێ وابێتە بەعیسی ئەوەی کە ئاشتی کۆمەڵایەتی و ئاسایشی کۆمەڵگە تێک بە ئەم وشانە هێنراون لەگەڵ سیاقی جوملەکەیە لەکوێیە بەکارهێنراون و پێشنیاز کراوەتە ڕوو بەدیلی ئەم شەیە چ وشەیەکی دیکە بەکاربێ یاخود پێشنیازەوە کراوەکە هەر بەکار نێرێ. دەرگایەکی دیکە کە ئیشی لەسەرکرێت دۆز و دۆسیە میدیاییە گۆڤارەکە بڕیاریەوە لە هەر ژمارەیەەکە دۆسیە بکاتەوە بۆ ئەو بابەتە زیندوانەی کە ئەبێتە ڕۆژەوی ڕایگەشتی کوردستان بە تایبەت لە ڕووی میدیاییەوە یەکێ لەوانەی کە لە چەند مانگی ڕابردووە یا لە 1-2 ساڵی ڕابردووە قسەواسێکی زۆری هەڵگرت پێشنیازە یاسای ڕێکخستنی میدیای ئەلکترۆنی بوو لە هەرێمی کوردستانە کە ئێمە لەم ژمارەیەدا دۆسیەکمان بۆ کردوێتەوە 6 بابەتی جیاوازی لەسەر خراوەتە ڕوو پاساوەکانی ئەوانەی کە لایەنگری ئەم پێشنیازە یاسایان و پاساوەکانی ئەوانەی کە ڕەدی ئەکەنەوە خراوەتە ڕوو و پێشنیازی گونجاو ئاراستەکراوە بۆ ئەوەی کە
ئەم پرۆژە یاسایە لە خوێندنەوەی دووەمیدا بە شێوەیەکی تێروتەسەرتر گفتوگۆی لەسەر بکرێ و باشتر دابڕێژێتەوە و سوود لە ئەزمموی وڵاتانی دیموکراسی وەربگیرێ بۆ ئەوەی پێشنیازە یاسایەک دابڕێژێ یا دواتر ببێ بە یاسایە کە بتوانێت لە ئەرزی واقع جێبەجێکرێن نەک وەکو یاسای مافی بەدەستهێنانی زانیاری کە لە ساڵی 2016ەوە دەرچۆ تاوەکو ئێستا یەک حرفی لێ جێبەجێ نەکراوە و هەر لە ڕەفەکانە ماوەتەوە. دەرگایەکی دیکە کاریکاتێر و تەنزی میدیاییە کە ئێمە پێمان وایە تەنز یا کاریکاتێر بەڕاستی عنسوڕێکی ئەساسی لە ئیشی ڕۆژنامەگەریە زۆرجار ئەوەی کە تۆ ناتوانی بەوشە بە دەری بڕی لە ڕێگەی کاریکاتێرێکەوە ڕەنگە زیاتر کاریگەرتر بێ و زیاتر و باشتر پەیامەکە بگەێنێ وەکو ئاوەڕدانەوەیەک لە کاریکاتەریستەکانی کوردستان وەکو ئاوەڕدانەوەیەک لەم ژانرە گرنگی دنیا ڕۆژنامەگەری ئێمە تەورێکمان دەستنیشان کردووە بۆ کاریکاتەر و بۆ تەنزی میدیایی کە ئیشی لەسەر بکرێ و هەر لەم ژمارەیەش ئەگەر دقت بن بەرگی یەکەم و دووەمی گۆڤارەکە بە کاریکاتەر دەستی پێ کردو ئەمیش بەشێکە لەو هەوڵانی کە ئەمانەوێ کاریکاتەر ببێتەوە عنسوڕێکی ئەساسی لە میدیای کوردیە و ئیشی لەسەر بکرێ و چاو و گوێ و گوێی خوێنەر و بینەری پێڕابێنەوە کە ئەشێ بەشێک لەو دیاردەنە شازانەی لە کۆمەلگایە هەیە لە ڕێگەی کاریکاتێرەوە بگەێنرن. پرۆژە و چالاکی میدیایی دەرگایەکی دیکەیە کە ئەمانەوێ لەمەودا و چالاکی میدیایانی کە ئەکرێ هەروە وەکۆڵێ تێنەپەڕن بەڵکو بێنرێنەوە بەرباز وە قسەیان لەسەر بکرێەوە ڕووماڵ بکرێن. چاپکرا و بەرهەمی میدیایی دەرگایەکی دیکەیە کە ئەمانەوێ بەرهەمە میدیایەکان چاوانی کە چاپەکرێن چاوانی بەرهەمی ئێنرێن و ڕۆڵ و کاریگەریان هەیە لە گۆڕەپانەکەی ئەمانە ئاماژان پێ بدرێ و ڕووماڵ بکرێنەوە جارێکی دیکە. دەرگایەکی گرنگتر یا تەوەرێکی گرنگتر کە بێتە دوایین تەوەر ئەویش وشەدان و فەرهەنگی میدیاییە کە ئێمە بەڕاستی لە زمانی کوردیە پێویستمان بەوەیە هەندێک چەمەک هەیە بیچەسپێنین و ئەو چەمکانە ئەو شانە و دەستەواژانی کە هەمانە لە زمانی کوردیە بە دروستی بەکاربێنین بۆیە تەوەرێکی سەرەکیمان کردوتەوە بۆ جانبی وشەسازی جانبی فەرهەنگسازی ئەو شانەی و چەمکانی کە لە میدیای کوردیە بەکاردێنرێن وشەگەلێک بن هەم قوبوڵکراو بن هەم شیاو بن بۆ بەکارهێنان وەمە ئاسان بن بۆ تێگەیشتن بۆیە لەم ژمارەیەوە بەشێک لەو فەرهەنگەی کە هەیە کە تایبەتە بە ڕۆژنامەنووسان لە زمانی ئینگلیزی و بۆ زمانی کوردی تەرجمە کراوە بەڵام وەکۆڵە ئامانجەکەمان دوورمەوداترە بەشێک لەو چەمکانی کە تا ئێستا ساک نەبوونەتەوە ساگیان کەینەوە و بەشێک لەو چەمکانی کە تا ئێستا میدیای کوردی بۆهۆی دابەشبوونی حیزبیەوە بۆهۆی دابەشبوونی جوگرافیەوە بۆهۆی دابەشبوونی خێڵەتیەوە یاخود بۆهۆی دابەشبوونی خاوەندارەتی میدیاکان و کەناڵەکان لە بینی زۆنە جیاوازەکانی کوردستانە هەریەکە و ئارزوی خۆی یا بە ئاراسەی بیرکردنەوە و تێگەیشتنی خۆی بەکارانێنێ بتوانین کۆدەنجێکیان لەسەر دروستکەین هاوشێوەی ئەوەی کات کۆڕی زانیاری کوردی لە ساڵانی 1970کانە کە ئیشانەکرد لەسەرەوەی کە بە خەکانە ئەگەڕان و ئەو شەو چەمکی تازانە دۆزیە و دواترە بۆ بەشێک لە بەکارهێنانی خەڵکی. ئەمانە بە شێوەیەکی گشتی ئەو تەوەرانە بوون کە لە ژمارەی یەکەمی گۆڤاری دەرگاوانە کراوەتە ڕوو. هەڵبەت ئێمە ئەم پرۆژەیە کە دەستمان پێ کردووە پێویستمان بە هاوکاری و هەماهەنگی هەم نووسەرانە هەم ئەو جێهەتانەیە کە بتوانین لە پرۆژەیە ئیش بکەن بۆ ئومێدەی بتوانین لە داهاتوودا بە ئاڕاستەیەکی باشتر و ئەو ئامانجە گەورانی کە هەمانە ئەویش ئەوەیە هۆشیارکردنەوە و باش پەروەردەکردن و باش ڕاهێنانی نەوەی نوێ ڕۆژنامەوانانە لەسەر میدیایەکی پیشەیی نیشتیمانی تەندروست بتوانین بیپێکین. جارێکی تر سوپاس ئەگەر پرسیارێک شتێکە بێ ئێمە بدەین.